بۆ جاری چەندەم خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر لەسەر زەویەکانیان گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. وەک خاوەن زەویەکان دەڵێن 3 مانگ لەمەوبەر سەرۆکی حکوومەت هاتە سەر زەویەکانمان، بەڵام تاکو ئێستا ڕێگەپێدانمان بۆ دروستکردنی خان و وەرنەگرتووە و تاکو ئێستا هیچ خزمەتگوزاریەک بۆ ئەو ناوچەیە دەرنەچووە. پاش 3 مانگ لە بڕیاری سەرۆکی حکوومەت کە بۆ ئاوەدانکردنەوەی زەویەکانی هەشتی حەسارۆک کە بڕیاریدا بەڕێزیان بە هێنانی خزمەتگوزاری بۆ زەویەکانی هەشتی حەسارۆک، بەڵام پاش 3 مانگ لە چاوەڕوانی هیچ موبەڕیرێک نییە بۆ تاخیر هێنانی خزمەتگوزاری، چونکە وەکو جەنابتان دەزانن زەویەکانی هەشتی حەسارۆک لە پاش 2003 زەویانە دابەش کراوە بەسەر فەرمانبەر و چینی شەهیدان و پێشمەرگە و فەرمانبەران و کاسبکاران. ئێمە داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین بەهێمنانە و بە حەکیمانە بێتە سەرخەت جوابی ئەو خەڵکە بە تەحاملە بە سەبرە بداتەوە. تەحەدا دەکەم نەک لە هەولێر، لە هەموو دنیا تشتیوانیە خاوەن زەویبی تاپۆبی یعنی بە تەزویر وەرن نەگرتبی بە خاوە وەرن نەگرتبی بە هەزاران ملیار دۆلار بەسەردا ساغ نەکرابیتەوە، ئەو جا ناتوانانی ئێستا من بلۆگ ڕووکەم. داواکاریمان سەرۆکی حکوومەت هاتە سەر زەویەکانی هەشتی حەسارۆک وتی بیدایەت ڕێپێدان دوای خزمەتگوزاری بۆ 2 مانگ 3 مانگە فۆڕما پڕ کردەوە تەسمیلمان کردیە هیچ دەگۆڕێنیە لایەن یەک بلۆچ ڕووکەیت 240 مەتریا و جە ڕێپێدانیش نییە 125 یاریس فۆرمت نادەنێ نایەن فۆرمش پڕکەوە. ئەی سەرۆکی حکوومەت هاتە سەر زەویەکان گوتمان کێشەکە عال بوو بەرەو کێشەکان وەچ خۆی ماوە داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم تەداخل بکاتەوە دووبارە بەشە میشەکان دەکرێت. ژمارەیەک مەکتەب عقارات ژمارەیەک خەڵک هەیە یاری بە جیرفانی ئەو خەڵکە دەکاتن. لای خۆشیەوە پارێزگاری هەولێر دەڵێت تاکو ئێستا ئەوانەی داوای ڕێگەپێدانی زەویان کردووە بۆ دروستکردنی خان و لە کۆی 16,000 پارچە زەوی کەمتر لە 200 کەس ناوی خۆی تۆمار کردووە. بەپێی قسەی پارێزگاری هەولێریش بێت ئەوانە چەند کەسانێکن دەیانەوێت بازرگانی با خەڵکەوە بکەن. لەلایەکی دیکەشەوە دەڵێت بۆ بردننی خزمەتگوزاری حکوومەت ناتوانێت خزمەتگوزاری بۆ ئەو شوێنانە دابین بکات. لە ئێستادا سەرقاڵی ئەوەیە کە لەگەڵ کۆمپانیاکان بە هاوبەشی خزمەتگوزاریەکان ببن. ماوەی 3 مانگ نییە خزمەتگوزاری بە هەشتی حەسارۆک نەگەیشتە، ماوەی 17 ساڵە خزمەتگوزاری بە هەشتی حەسارۆک نەگەیشتە. ئێمە جورئەتێکمان بە خۆماندا و بەردەوامیش دەبین لەوە کێشەیەکی گەورەی شاری هەولێرە زۆر بە جددیش کاری لەسەر دەکەین. جەنابی سەرۆکی حکوومەت ڕاستەوخۆ هاتە سەر زەویەکان چی دیکە تەعاملی لەگەر ئەوراق نەکرد بە مەیدانیان هات شوێنەکەی بینی و ئێمە و وەزارەتی شارەوانیش ڕاستپاردووە ئەو کارانە بکرێ بە بەردەوامیش. ئێمە کەم هەفتە هەیە ڕۆژانە لەسەر ئەو بابەتە کۆبوونەوە نەبیتن، بەڵام ئەو خەڵکە دەبی باش بزانیتن کێشەیەکی 17 ساڵ و ئێساش لە بارێکی اقتصادی زۆر خراپ پێیانوانەبی بە یەک هەفتە بابەتەکان چارەسەر دەبێت. 16,000 پارچە زەویە وەقتی پێویستە و لەگەڵ ئەوەشدا ویستیتمان لەگەڵ کۆمپانیاکان عەرزەکانمان داوا کردێ لە کۆمپانیاکان چێ هەیە بمانەوەی بە هاوبەشیش بیکەین. حکوومەت لەو وەقتەدا بە تەنیا ناتوانێت خزمەتگوزاری بگەینێتەوە جێگانە لەگەڵ کەمەڵە کۆمپانیا لە گفتوگۆ داینە ببین بە شتێکی هاوبەش. خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک چەندین جار گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە بۆ داواکردنی ڕێگەپێدانی دروستکردنی خان و هێنانی خزمەتگوزاری. هەرچەندە سەرۆکی حکوومەت و پارێزگار و چەندین لایەنی دیکەی پەیوەندیداریش قسەیان دەربارەی ئەم بابەتە کردووە و خۆیان بە خاوەنی کێشەکە زانیوە، بەڵام تاکو ئێستا خاوەن زەویەکان ڕێگەپێدانیان وەرنەگرتووە و خزمەتگوزاریشیان بۆ نەچووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.